قورئانێکی دەستنووسە مێژوەکەی بۆ سەدان ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. ئەو قورئانە بە قورئانی ئیمام داودی بێناسە یاخود بە قورئانی قەدیم ناسراوە. لە ئێستادا لای مام خدرە لا گوندی بێناسەی سەر بە قەزای پشدەرە و قورئانەکە بووە بە هێمای گوندەکە. تا زمانی برین ئێستاش نەوەک قەدیم ئێستاش هەتا لێرەش بووە لەکن میشە زۆر خەڵک دێن سوێندی پێدەخۆن خەڵک دەیهێنێت بە ئەو قورئانەی خۆ کەلامی خۆی هەموو یەک کەلامە بەس لەبەرەوەی پیرۆزی دەستنووسە خەڵک سامی لێ دەکات. ئەو قورئانە زۆر ڕووداوی لەسەر هاتووە. ئێستا زمانی زووش ئەو قورئانە بردوویانە بۆ شوێنە خەڵکیان پێ سوێنداوە دەڵێن هەتا بۆ دیوی مەرگان بردووە بۆ نورەدینیان بردووە بۆ قەلە ڕەشیان بردووە بۆ ئێرانێ لەوەی لەبەر ئەوەی خەڵکیان پێ سوێنداوە. زۆربەی خەڵکیش ئەگە هاتۆتە سەر قورئانەکەی نزیکی بووە سوێندی پێ بخوا توێتی کاکە ئەو تاوانە یا تاوان بۆ خەڵەتیە توێتی ئەمن کردوم و سوێندەکەی ناخۆ من هێندەی هەموو دنیا خۆشحاڵم ئەمن بە تەبێ ئالا خوای گەورە بەهرێکی داوە بە من بەهۆی پاراستنی ئەو قورئانێکە لە ماڵمنا وەکو چاوی خۆی دەپارێزم یعنی برین ئەولاد خۆش کەس لە ئەولادی شیرینتنیۆنێکە لە ئەولادەکانیشم لە چاوی خۆشم خۆش دەدەوێت. پورە ئامینەش کە خێزانی مام خدرە دەڵێت زۆر خۆشحاڵن بە بوونی قورئانەکە کە لای ئەوانە وا هۆگری بوون یەک خولەکیش بەبێ ئەو قورئانە ئیدارە ناکەن. پیرۆزی ئەو قورئانەی دەوەیدا بۆ گوندەکەشن هەموو دەمێژی ئەو گوندە لە هەموو بەڵاکی پارێزرا بەهۆی ئەو قورئانەیەوە. هێندە قورئانێکی گەورەیە هەموو قورئان هەر قورئانی خوا بەس ئەو قورئانە تایبەتی خۆی هەیە. ناتوانم یەک دقەشی لە خۆ دوورکەمەوە مەرگاتم خوا نەخواستەوە مردن لە گۆڕێدا بێت و یان ماڵن لێرە نەمێنیت ئەو قورئانەی تەسمیلی ماڵێکی کەم ئەگەر لە خۆم ئەمین و ئامانتر بێدەنا دڵم ناوە هیچ کەسێکی دەم. گەرچی مێژوویەکی دوور و درێژی هەیە بەڵام قورئانە دەستنووسەکە وەک خۆی ماوەتەوە. مێژووناسێکیش دەڵێت ئەو پێنووس و تێنووسەی قورئانەکەی لەسەر نووسراوە و پێی نووسراوە زۆر تایبەتە بە جۆرە مادەیەکیش ڕووپۆش کراوە کە لە شێوان پاراستوویەتی. ئەو کتێبەی پەرپوتی بێناسەیە کە کتێبێکی ئاینی و قورئانە کتێبێکی زۆر دانەسە و دەگمەنە بەداخەوە تا ئێستاشی ستێژینەوە بە لەرچوونێکی لەسەر نەکراوە کە قورئان ئێمە هەمومان دەزانین بۆ دەگەڕێتەوە بە سەردەمی ئیمامی عوسمان خەلیفەی سێمی موسڵمانان. دیارە ئەو کتێبە زۆر گرنگ و باخدارە پێویستە لێکۆڵنەوەی ورد و هەمەلایەن لەسەر بکرێت لە ڕووی جۆری کاغەز و نووسین و ئەو قەڵەم و پێویستیانی تێدا بەکار هاتووە هەروە ئەو پەراوێزانێکەوە لەسەری نووسراوە. گەرچی تاکو ئێستا مێژووی کۆنی ئەو قورئانە دیار نییە بەڵام سەرچاوەکان دەڵێن بۆ 800 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. گوندنشینانی بێناسەش لای خۆیان پاراستوویانە و بە هیچ شێوەیەک دەستبەرداری نابن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام گوندی بێناسەی سەر بە قەزای پشدەر.